گفتوگۆ لەسەرەوەی کە خانشینان چۆن موچە وەرەگرن و ئەو ڕێکارانە چین گیراونەتر بۆ ئەوەی کە کێشیان بۆ دروستنە پێشتر تا ئەستە کێشێکی گەورە هەبوو لە دابشکردنی موچە لەگەڵ شۆخان عومەر بەڕێوەبەری بانکی مەڵکەندی سلێمانی گفتوگۆکەی بزانین پلانەکانیان چییە و ئەو ڕێکارانە چی کە تازە گیراونەتر بۆ دابشکردنی موچە. شۆخە خان بەخێر بە ئێمە پرسیارەوە بکەین ڕێکاری نوێ چی گیراوەتە بەروە موچەی خانشینان ئێستا چۆن دابەشەکرێت؟ بەڵێ ئێستا طبعاً لە ڕێگەی 4 نووسینگەوە کە ئەوش لەسەر فەرمانی بەڕێز جەنابی وەزیری دارایی و ئابووری بوو لەبەرەوەی قەڵەباڵغێکی زۆر هەبوو لەبەر دەرگای بانقەکانە و ئەم نووسینگانەی کە کراونەتەوە بەڕاستی خزمەتگوزاریی باشیان تایە و شوێنەکان شیاوە بۆ خانە نشینان یعنی بەڕاستی لەبەر گەرما و سەرمانین لە ڕێگەی نووسینگەکانەوە بەڕێگەی سیستەمی کۆد موچەکانیان دابەشەکرێ و زۆربەی موچەی بانقەکانی تر گواستراونەتەوە سەر بانقی مەڵکەنی لە ئێستا لە هەر یەکێک لە نووسینگەکانی ئێمەیە تقریبا 15,000 کەس موچە وەرەگرێت و فۆزاش دروست نابێت. 15,000 خانشین موچە وەرەگرێت. بەڵێ قەڵەباڵغیش دروست نابێت. لە بانکەکان هەمووی بێ جارە هاتە بانک و وەرەگیرا و بەڕاستی جاران کە هەبوو بانقی وا هەبوو 2,000 کەس موچەخۆری لەلا بووە بەڵام قەڵەباڵغی دروست بە لەبەروی شوێنێکی شیاو نەبووە بۆ خانە نشینەکان هەموو لەبەر دەرگای بانقەکە ئەوەستان و ئیتر قەڵەباڵغی فۆزاکە دروستە بوو و لەگەڵ ئەوەش یعنی بەرنامەیەک نەبوو سیستەمێک نەبوو بۆ ئەوەی کە ئەمانە یعنی هەموو بەیەکەوە نێن و سوپاس بخوا ئێمە وەکو بانقی مەڵکەنی سیستەمی کۆدماندانە کە ڕۆژانە 1000 کەس ئەتوانە بێت موچەکەی وەربگرێ بۆیە لە نووسینگەکانی ئێمە یعنی چەند زۆریشی تیان 15,000 زۆرە لە ئێستاە 15 لە ماوەکانی داهاتووە زیاتریش ئەبێ و جگەلەوەی 15,000 کەسیان موچە وەرەگرن بەڵام بە شێوەیەکی زۆر هادئ و بەڕێکوپێکیان 1000 کەس موچە وەرەگریان زیاتر کراوە. بەڵێ ئێستا 1000 کەس لە هەر نووسینگەیەکە 1000 کەس ئەگە 15,000 15 ڕۆژیان پێچێت ئێستا کە بۆ بە شەفتی دووەم 2000 کەس ئەتوانێت موچە وەربگرێت. مەبەستەوە یعنی تانیۆڕۆ بەڵێ 1000 کەس دابەشەکرێت. بەڵێ دوانیۆڕانیش داوامتان زیادی کردووە. بەڵێ داوامان بووە لە ساعت 8 بەیانی و هەتا 5 ئێوارە. هەتا تا 5 ئێوارە خانشین ئەتوانێت بە پێ و کۆدانی کە هەیەی ڕۆژانە سەردانکە. باشە پێشترمان بینی لە بەردەم بانکەکان لەسەر شەقامی گشتی لەسەر ڕێگا سەرەکیەکان خانشین لێی دانیشت ئەکەوت. ئێستا لەکوێ ئەم نووسینگانە؟ ئایا هەر بە هەمان شوێنەکانی پێشوو یاخود گۆڕانکاری کراوە ژینگەیەکی وا ڕخساوە لەگەڵ تەمەن و ماندووبوونی ئەوانە بگونجێت؟ بەڵێ طبعاً ئێستا شوێنەکان زۆر شیاوە ئێمە لە ناو ماڵەکانە موچە دابەشەکەین کە هەموو ئەوانە نووسینگەی بانقی مەڵکەنین لەوێن و شوێنەکان زۆر شیاوە و گەرمی و ساردیتە بەڕاستی و کورسی و دانراوە ینی بەڕاستی کە ئەچیتە ژوورۆ هەستەکەی کە شوێنێکی مۆدێرنە ینی شایانی خانە نشینەکانە. زۆر باشە جگەل هیچ چەند حاڵەتێک مابین و بەبستم وایە لە ماوەی ڕابردوو بۆی پاڵەپەستەوەوانەیە هەندێک جار بۆی تەمەنیانەوە ڕوئەیە کەسێکیان لە هۆشخۆی بچێ حاڵەتێکی فشاری خوێنی بەرز بێتەوە هیچ حسابێکتان بۆمە کردووە؟ بەڵێ طبعاً ڕۆژانە تیمی تەندروستی لەوێ ئامادە ئەبن کە فەحسی زەخت و شەکریان بۆ ئەکات و لە ئایندەیەکی نزیکە ئیشەڵا داوامان کردووە کە فەحسی عامیشان بۆ بکرێت لە ناو نووسینگەکانە. واتە هەندێک خزمەتگوزاری تەندروستی بەڵێ بە بەردەوامی تیمی تەندروستی لێ ئەوێ خانشینان وەلو زۆر دڵیان پێخۆشە دەستخۆشیمان لێەکەن ئیتر سوپاس بەخوا گۆڕانکاریێکی گەورە کراوە. باشە پلانی ئایندە چییە بێکرێ پلانمان هەبێ باشتر موچە دابش بکرێت؟ ئیشەڵا لە بەرنامەمانە ینی نووسینگەکان زیاتر بکەین لە ماوەیەکی نزیکە نووسینگەیەکی لە هەفتەی داهاتووە نووسینگەی پێنجەم ئەکرێتەوە و پێویستە لێرەوە سوپاسی وەزیری دارایی و ئابووری بکەم و سەرۆکایەتی حکوومەت و لەگەڵ دکتۆر ماکوان بەڕێوەبەری گشتی بانقی ناوەندی هەرێم کە ئەوانە بە بەردەوامی لەسەر خەت بوون لەگەڵمان. واتە ئەو پاڵەپەست و جەنجاڵی پێشترە بوو بۆ موچەی خانشینان نایبینینەوە بەم زوانە؟ نەخێر بە هیچ جۆرێک هەر نایبینەوە ئیشەڵا سیستەمەکە ینی بەرەو باشتر ئاڕوا دڵنیا بن کە ینی هەنگاوی باشتر بەڵێ لە ڕێە بەس جارێ زووە ناتوانین باس بکەین. زۆر باشە سوپاس بۆ شۆخان عومەر بەڕێوەبەری بانکی مەڵکەندی سلێمانی سوپاس بۆ زانیاریەکان. سوپاس بۆ ئێوەش زۆر سوپاس.